بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم دێمە خزمەتتان لە بەرنامەی لە پایتەختەوە. سیستەمێکی پەروەردەیی تەندروستم بدێ تاوەکوونەوەیەکی داهاتووی دروست بنیاد بنێ. وڵاتی پێشکەوتوو لەسەر سیستەمی پەروەردەیی تەندروست بنیاد درێ. ئەگەر بێت و بمانەوێ وڵاتێکی دروست بنیاد بنێن دەبێت لە پەروەردەڕا دەست پێ بکەین. لە هەرێمی کوردستان ڕەوشی پەروەردە بەگشتی ناوەندەکانی خوێندن هەر لە بناڕەتی تاوەکو زانکۆ لە چ ئاستێکدایە. ساڵانە کە ڕانکی زانکۆکان ڕادەگەێنرێت ئایا ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ئاسی جیهانی لەکوێداین. گرفتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە چیدایە؟ تاوەکو ئێستا نەتواندراوە سیستەمێکی گونجاو بنیاد بنرێ بۆ ئەوەی بتوانین هاوشێوەی خوێندنی ئەهلی کە لە ئێستادا لە کوردستان پەرەی پێدرێ خوێندنی حکومیش ببێتە جێگای ئومێدی هەمووان. بە تایبەتیش کە ساڵانە بەشێکی زۆر لە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان بێکار دەمێننەوە دوای خوێندنی زیاتر لە 16 ساڵ. هەوڵدەدەم لە بەرنامەی لە پایتەختەوە شەنوکەوی ئەو بابەتە بکەم لەگەڵ دوو کەسی بە ئەزمون لە بواری پەروەردەیی هەردوو بەڕێزان زۆر بەڕێز مامۆستا نەوزاد عومەر، هەم مامۆستا هەم جێگری لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان بەخێراتن دەکەم. زۆر بەڕێز مامۆستا بوخاری عەبدوڵڵای قەسرێ مامۆستای زانکۆ هەم کەسێک کە نووسینی هەیە و وەرجێڕانی هەیە لە بابەتی پەروەردەیی. بەخێراتنان دەکەم، هیوادارم بتوانین لەم گفتوگوۆیەدا بابەتی پەروەردەیی شەنوکە بکەین. پرسیارێک کە ڕەنگە وەڵامەکەی چەندین کات لە خۆ بگرێ یاخود زۆر هەڵبگرێ ئەویش ئەوەیە کە بپرسم ڕەوشی پەروەردەیی لە هەرێمی کوردستان لەکوێدایە؟ بە تایبەتی دەتوانم ئەوە بڵێم کە پەروەردە پەراوێز خراوە تەنها لە کاتی هەستیاردا بۆ بیر ئێمە دەکەوێتەوە. بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان، سپاس بۆ بەڕێست و بۆ ستافە بەڕێزەکەی بەرنامەکەت و بەخێراتی برای خۆشەویست مامۆستا بوخاری دەکەم. زۆر سپاس. کاک محەممەد، پرسیارەکە ڕەوشی پەروەردە ڕەنگە زۆر گژیر بێ جەنابەت باس لێوە کرد، بەڵام زۆر قسەشی لەسەر کراوە لەسەر ڕەوشی پەروەردە. بەڵام ئەگەر ئێمە بین تۆزێ وردی بکەینەوە، ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستاندا لە حاڵەتێکی ناتەندروستدا دەتانم بڵێم گوزەر دەکەم. تا ئێستا زۆر لە پسپۆڕانی پەروەردەیی سەرپەرشتیاران کەسە بە ئەزمونەکان لە وڵاتی خۆمان هەوڵیان داوە لە ڕووی نەزەریەوە بە تایبەتی زۆر جار ساڵانە وەزارەتی پەروەردە ناوەندەکانی بەڵێن پەروەردەیی کەسە پسپۆڕەکان و کەسە سەرپەرشتیارەکانی بواری پەروەردە ڕاهێنانیان پێ دەکەن و بۆ ڕاهێنانیش نەک لە ناوە ڕەنگە بیانێنە دەرەوەی وڵاتیش ئەزمموی کۆمەڵێک وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان ممارەسە دەکرێتن لەوێ بەشداری ئەو دەورات و بەشداری ئەو خولانیان پێ دەکرێتن کە چۆن بتوانن ئەم پەرەپێدان و بەرەو پێچون و باشبوونی ڕۆژی پەروەردە یان ئەو تەکانە گەورەی ئەو وڵاتانە لە ڕووی پەروەردەیەوە بەخۆیانەوە بینیوە ئەو مەرحەلە و قۆناغانە ئەو هێڵە گشتیانە چین کە ئەم وڵاتانە پیادەیان کردووە. پسپۆڕانی ئێمەش پەروەردەکارانی ئێمەش بتوانن ئەزمموی ئەم وڵاتانە بینەوە بە وڵاتی خۆمان. زۆر جار لە ڕووی نەزەریەوە کۆمەڵێک دەوراتی ئەکتیڤ دەوراتی گەورە و ڕەنگە چەند ڕۆژێک لە وڵاتانە ماینەوە لە ڕووی نەزەریەوەشتی جوانیان هێناوە. دەوراتەکان سەرکەوتوو بوونە لە ڕووی نەزەریەوە، بەڵام کە دێتەوە ئێرانە لێرانە ئەمانەیە پراکتیکەی بکەن لێرانە ئەم ئەزمونە بگوازینەوە ڕاستەخۆ بۆ هەرێمی کوردستان لەبەروی ژینگەکەی ئێمە لەبار نییە، ژینگەی وڵاتی خۆمان لەبار نییە. هیچ کاتێک ئەتوانم بڵێم نەمانتوانیوە نەک 120 تێنەپەڕانساوی کۆمەڵگەیە نەکراوە کە ئێمە ئێستا تێیدا هەین. ئەکید ڕەچاوی نمونەی ئەوەی کە لە پێشووتدا چەندین سیستەم ناوی لێنراوە بازانم ئەو سیستەمانە زانویستم باسی لە درێژەی قسەکانم باسی لەو سیستەمانەش بکەم. خودی وەزارەتەکە و وەزارەتی پەروەردە ئەتوانم بڵێم کە دوو وەزارەت معنین بە کاروباری پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندن، هەم وەزارەتی پەروەردە و هەم وەزارەتی خوێندی باڵا بە هەردووچیان تەواوکەری یەکترن لە قۆناغی باسی ساوان تا دەگاتە قۆناغی زانکۆ و پەیمانگاکان. ئەمانە هەردووچیان معنین بەو بوارە لە هەردوو لە هەوڵ دراوە تەکانی باشیان داوە، بەڵام پێم وایە نەیانتوانیوە لەبەروی ژینگەی ئێمە لەبار نەبووە، لەبەرەوەی ئامادەسازیەکی تەواو لە وڵاتی خۆمان نەبووە بۆ بەرەو پێشچوونی ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستاندا
زۆر جار لە نیوەی ڕێگا فەشەلی هێناوە بەڵێ. نمونەمان لایە بە سیستەمی سویدیتەوە بە سیستەمی مەسەڵەن هۆڵندیتەوە هاتووە سیستەمی جاریوەیە وڵاتانی برێن شەرقی وڵاتانی لوبناان و تورکیا و ئەوانەمان هێناوە بەڵام سەرکەوتو نەبووین. ئێمە ئەزموندارمان نییە سیستەمێکی خۆماڵی دابڕێژین و سیستەمانە بۆ پەروەردەی کۆمەڵی خۆیان ڕەنگە دروست بێ. بەڵێ کەسی ئەزموندار نیە لە هەرێمی کوردستان کە سیستەمێکی خۆماڵی ڕەچاوی ژینگە بکە ڕەچاوی ئەو بارود و خوزروفە بکە کە ئێمە تێیدا هەین دابدرێ. ڕەنگە هەمان بێتن بەڵام ممچینە بربەستیان بۆ دروست کرابێ کاک محەممەد. ئێمە بە حکمیەوەی کە چەند ساڵە لەم ئەزمونە لە مناوەندەکانی خوێندن و لە ئەتوانم بڵێم زۆربەی کۆنفرانس و کۆنگرە پەروەردەیەکان ئێمە لە ناوەی وڵات بەشداریمان کردووە سەرجەم شار و شارۆچکەکان بەشداریمان تێدا کردووە پلانی زۆر باش داڕێژراوە لە ڕووی نەزەریەوە هەوڵی باش دراوە کۆمەڵە خەڵکی بە ئەزمونمان هەیە کۆمەڵێک سەرپەرشتیاری دڵسۆزمان هەیە بەرنامی باشیان داڕشتووە بەڵام ڕەنگە کۆمەڵێک بربەستیان بۆ دروست کراوە ئەم بربەستانش ڕەنگە هەندێکیان ئەگەر پۆلێنی بکەین هەندێک لەم بربەستانە ڕەنگە بربەستی سیاسی بن ڕەنگە لە ڕووی سیاسیەوە لایەنێک نەهێشت بێتن ڕەوشی پەروەردە بەرەو پێش بڕواتن چونکە بەرەو پێچوون ڕەوشی پەروەردە لە بەرژەوەندی گشتی وڵاتدایە نەک لە بەرژەوەندی فیئەیەکی بڵێن دیاریکراوی ناو کۆمەلگا بێتن دوو ڕەنگە لە ڕووی داراییەوە ممچینە پێویستی بە کولفەیەکی دیاریکرا هەبوو بێتن نەتوانرا مەچارە سەر بکرێتن. دەگەڕێمەوە خزمەت. مامۆستا بوخاری دووبارە بەخێر بێت. زۆر سپاس. کەسێکی وەکو مامۆستا لە ناوەندی زانکۆ کە قۆناغی دووەمی پەروەردەیە کە ڕۆڵی سەرەکی هەیە ئەگەر بێت و ئێمە لە قۆناغی یەکەم کە ئەگەر قوتابخانە بنەڕەتی و دواناوەندەکان وەرگین ئەو گرفتانەمان هەیە قوتابیەک دێتە زانکۆ چۆن دەتوانرێت لە ڕووی زانستی و پەرەی پێ بدرێ ئەو گرفتە پەروەردەی کە هەیە چارەسەر بکرێت. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سپاس بۆ جەنابەت مامۆستا محەممەد سپاس بۆ کەناڵە جوانەکەی پێیان و بینەرانی بەڕێزیش. پێم خۆشە لێرە نقطەیەک باز بکەم پێشەوەی کە بێمە سەر ئەو پرسیارێ بەڕێستان کە زۆر بەڕێز برای بەڕێز مامۆستا نەوزاد باسی کرد و ئیشارەتی پێدا مەسەلەی سیستەم. ئێمە کە لە کوردستان قسە لەسەر پەروەردە دەکەین خۆی پەروەردە چەمچێکی با بڵێن هەمەلایەنە و چەمچێکی فرە ڕەهەندە پەیوەندیدارە بە ئینسانەوە لەبەرەوەی کە پەیوەندیدار بە ئینسانەوە ئینسانش بوونەوەرێکی ئاڵۆزە ئینسان خۆی بوونەوەرێکی فرە ڕەهەندە تۆ ناکرێت لە یەک زاویەوە تەماشای پەروەردە بکەین. کێمە قسە لەسەر سیستەمی پەروەردە دەکەین پێویستە چوار چەمک لە یەکتر جا بکەین و پێم وایە دەسەڵاتدارانی کوردستان و پسپۆڕانی پەروەردەیی و مامۆستایان و مامۆستایانی زانکۆ بەشێکی زۆری ئەو خەڵکانی کە لەناو پەروەردەدا ئیش دەکەن ئەوانەی بە دڵسۆزیەوە ئیش دەکەن ئەوانەی کە بە نادڵسۆزیشەوە ئیش دەکەن ڕەنگە تۆزێک لەو بابەتەدا هەڵە لە یەکتر تێگەیشتنێکە بێت. هەڕەمی قسەکردن لەسەر پەروەردە بریتە لە پرسیاری ئەوەی کە پەروەردە بۆ چییە پەروەردە بۆ چێە پەروەردە خۆی چییە ئەمە فەلسەفەی پەروەردەیە و ئەمە ئامانجە هەرە باڵاکانی پەروەردەیە. ئەگەر ئەمە نەتوانین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە پەروەردە چییە لە پێناوی چیدا ئێمە خەڵک پەروەردە دەکەین ئینسان پەروەردە دەکەین هەر لە باخچەی ساوایانەوە بنەڕەتی و کوبرای بەڕێز مامۆستا باسی کرد زانکۆ ئامادەی هەموو ئەمانە پۆست خوێندنی باڵاش هەموو ئەمانە کە ئەڵێین پەروەردە مەبەستمان لە چییە خودی پەروەردە یعنی چی. دووەم سیاسەتی پەروەردەیی ئەو ڕێکار و پرەنسیپ و دیسپلین و یاسایانەی کە لە ڕێگەی دەسەڵاتەوە لە ڕێگەی دام و دەستگا پەروەردەیەکانەوە دەردەکرێن و خەڵک پێوە با بڵێن دەچەسپێندرێن ئەوانە چین و پێویستە چۆن بن. سێم شت ڕێبازە پەروەردەیەکان ئەو تیۆر و نەزەری و ئەوەی کە مامۆستاش باسی کرد ئەو لە ڕووی تیۆری و لە ڕووی نەزەری و لە ڕووی با بڵێن بیردۆزیەوە ئەو ڕێبازانە پەروەردەیانە چین کە پێویستە لە بواری کرداریدا بە فرەڕاندیدا با بڵێن جێبەجێ بکرێن. کۆتاشت ئەو میکانیزمە پەروەردەیانە چین یان ئەو با بڵێن ئەو ئامڕازە نەچین کە پێویستیمان پێێتی لە پەروەردەدا بەکاری بێنین. هۆڵی خوێندنە قوتابخانەی مامۆستایە منهەجە هەرچی. قسەی من لەسەر ئەوەیە کە ئێمە لە کوردستان دین سیستەمێک کۆپی دەکەین سیستەمێک دەهێنینە کوردستان یا قسە لەسەر وشەی گەورە گەورە دەکەین قسە لەسەر سیستەمی گەورە گەورە دەکەین ئەمە لەسەر ئاستی خوێندنی باڵا لەسەر ئاستی بنەڕەتی لەسەر هەموو ئاستەکان ئەم قسەیە ڕاستە ببێوە ئێمە پرسیاری ئەو بکەین تاچی کورد خوێندکاری کورد قوتابی کورد فێرخوازی کورد پێویستی هەنووکەیی لە چیدایە و پێویستی بە چییە و ئەو کێشە سەرچیانە چین کە لە پەروەردە و
خوێندن و توێژینەوە لە کوردستاندا هەن کە پێویستە ئێمە دەستنیشانیان کەین ئەسڵی کێشەکەمان ئەوەیە کێشەی پەروەردەمان دیار نییە یعنی ئێمە نازانین چۆن کێشەکانمان دەستنیشان بکەین ئەمە زۆر گرنگە ڕەنگە بە دیوێکی سیاسی بکەم بەرپرسارمان یاخود ئەوانەی کە لە بواری پەروەردەیی بەرپرسیارەتیان هەیە لەو چار بنەمایی بەڕێزت باست کرد لێی تێدەگەن یاخود تێدەگەن و جێبەجێ دەکەن من مامۆستا محەممەد لێرە بڵێن قسەی من لەسەر ئەوە نیە باگەشەی من ئەوە نیە بڵێم سیاسەت دوانانی پەروەردەیی یان پەروەردەکاران یان با بڵێن مامۆستایە یان وەزیرەکانمان لەوە تێناگەن کە ئەم چوارچەمکە چییە من قسەی من ئەوە نییە لێرە قسەی من ئەوەیە کە پێویستە ئەم چوارچەمکە تێبگەین بەڵام قسەی من ئەوەیە لێرە ئەڵێم پێویستمان بەوەیە دەستنیشانی کێشەکانمان بکەین لە ڕەهەندی ئەم چوارچەمکەوە کێشەکانمان چی هەتا ئێستا دەستنیشانمان نەکردو ئێمە دین قسە لەسەر پەروەردە دەکەین بە شێوازێکی عاتفیانە مثلا دەڵێن پەروەردە لە کوردستان بەرەو دواوە گەڕاوەتەوە زیاتر بە شێوازێکی عاتفی دەڵێن کاتی خۆی پەروەردە باشتر بوو ئاستی زانست هەم قسانە زۆر دەبیستین ئاستی زانست کاتی خۆی بەرەو بەڵام تۆ بەبێ شیتەڵی بکەین بەسمان چی ئاستی زانست لەکوێدا کاتی خۆی باشتر بوو ڕەنگە ئێستا باشتر بێ لە هەندێکشت ڕەنگە کات خۆی لە هەندێکشت باشتر بوو بێ دەستنیشانی کێشەکان زۆر گرگە چوە تۆ کە نەخۆش بی ئەگەر بچی بۆ لای دکتۆر ئەگەر دکتۆر دەستنیشانی نەخۆشیەکەت نەکات لە ڕێگەی ئەشیعە و لە ڕێگەی پشکنین و ئەوانەوە تۆ ناتوانێت دەرمانت پێ بدە ئێمە لە کوردستان پێویستیمان بە دەستنیشانی کێشە پەروەردەییەکانمان هەیە پێم وایە و من لەو قسەی خۆشم بەرپرسم دەستنیشانی هەموو کێشە پەروەردەییەکانمان لە کوردستان یان بەشی هەرە زۆری تەنها لە ئامراز و تەکنیکەکانی پەروەردەدا دەخولێتەوە ئێمە قسە لەسەر ئامانجە باڵەکانی پەروەردە ناکەین حەزەکەم خزمەتی جەناب زانکۆ و ناوەندە ئاکادمی و ناوەندەکانی خوێندن وەکو قوتابخانە پێویستە مرۆڤ بۆ سێ شت ئامادە بکات بۆ ژیان سێ شتی سەرەکی یەک لە ڕووی زانیاریەوە ئینفۆرمیشن ئەو کەسە زانیاریەکی زۆری هەبێ معلوماتێکی پڕاوپڕی هەبێ بە هەموو پسپۆڕی جیاوازیەکانەوە دووەم لە ڕووی بیرکردنەوە ئاستی سەقافەت ئاستی تێفکرین ئێمە ئەو کەسە ئەو هاوڵاتیە و ئەو مرۆڤە چەند توانای هەیە بە شێوەیەکی ئیجابی بە شێوەیەکی بەرپرسیارانە هۆشیاریانە بیر بکاتەوە مەسەلەی هۆشیاری خاڵی سێم داهێنان تا چەند ناوەندەکانی خوێندن و پەروەردە و زانستگا و زانکۆمان هاندەرە مرۆڤێک دروست بکات کە ئەو مرۆڤە چەق بەستوونە بێ بیر بکاتەوە لە پێناوی داهێنان لە پێناوی بەرەو پێشبردننی ڕەوڕەوەی شارستانێتی کۆمەڵگەی کوردی ئێمە هەموو قسەکانمان لەسەر پەروەردە دەبێت خزمەتکردن بێ بەم سێ ڕەهەندە تاکوێ سیستەمەکانی پەروەردەمان کە کۆپی پەیستی زۆر پێ خۆش مامۆستا قسەکانی بۆ دەست پێ کرد کێشەی ئێمە لە سیستەم ئەوەیە کە دەچینە دەرەوەی وڵات چاومان بە سیستەم ئێمە تەنها دێین نەتیجەکە دەهێنین تۆ پاشخانی کولتوری پاشخانی سیاسی پاشخانی مێژوویی پاشخانی زانستی پاشخانی سەقافەتی ئەو وڵاتت لە بەرچاوگرتووە کە لەگەڵ کوردستان چەند فەرقی هەیە و ئایا تاچی کورد تا چەند شیاندراوە تا چەند ئاستی هۆشیاریەکەی شێنراوە ئاستی هۆشیاری ئەو مامۆستایانش کەوانە دەڵێنەوە ئاشی و ئاستەنها ئاستی هۆشیاری پەروەردەکاران ئەوانەی کە لە پسپۆڕانی پەروەردەین و ئەوانەی کە قسە لەسەر پەروەردە دەکەن و ئەوانەشی کە بڕیار بەدەستانی پەروەردەن لە کوردستان ئەوانەی کە بڕیار دەردەکەن ئەوانن کە لە ئۆفیسەکان دانیشتون ئەوانە نین کە دەرس دەڵێنەوە ئەو مامۆستایانەی کە دەرس دەڵێنەوە ئەوانە دەبێت لە ناوەندەکانی بڕیاردا چونکە ئەوان دەزانن میکانیزمەکانی وانوتنەوە چیە ئەوان دەزانن کێشەکان چیە و ئەوان دەزانن چۆن بە ڕێبازی زانستی ئەتوانرێ وانە بدرێت نەک ئەو کەسانی کە لە پشت مێزەکان دانیشتون ڕێزم هەیە تەنها بەوەی کە سەردانی وڵاتێک کردووە نەتیجەی ئەو وڵاتە دێنێتە کوردستان ببێەوە دیراسە بکاتە چەند لەگەڵ دۆخی کولتوری و ڕۆشنبیری و سەقافی و هۆشیاری تاکی کورد دەگونجێت من وەڵامەکەم دواتر وەردەگرمەوە لەسەر توانستی زانستی لە زانکۆکاندا دەگەڕێمەوە لە مامۆستا نەوزاد من بەداخم بەوەی کە دەبێ بگەڕێمەوە هەم لایەنی سیاسی کە لە کۆمەڵگەی ئێمە یاخود لەو هەرێمە دەبێ هەموو شتەکان ببینەوە سەر سیاست لەسەر ئەو مەملانەی سیاسی کە هەیە حیزبەکان بەگشتی زۆر بەخەمن لەسەر ئەوەی کە داخۆ کامیان تا دەگەنە هەڵبژاردنێکی دیکە بە ئەوەی ناو لێ بنێ مزایدە بکەن بەسەر یەکتریدا یەکتری بشتێنن بەڵام کە من ئەوانەی لە خەمی ئەو بابەتە پەروەردەیە دابن چەند سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان کارلێکی زۆر خراپی هەبوو لەسەر بواری پەروەردەیی یعنی بە نێگەتیڤ لەسەر بواری پەروەردەیی شکاوەتەوە بۆەوەی کە بە نمونەی ئەوەی هەر وەزیرێک دێ سیستەمێک دێنێتە پێشەوە لە هەندێک بوار برە و بە هەندێک بابەت دەدا هەندێک بابەت لە نێوەندەکانی خوێندن لا دەبە هەندێکی زیاد دەکا ینی ئەوە چەند کاریگەریەوە لەسەر خوێندن طبعا ئەکید کاریگەری هەبووە من لێرەوە دەست پێ دەکەم کە خودی
بەرنامەی حیزبەکان کاک محەممەد خودی بەرنامەی حیزبەکان لە کاتی بانگەشی هەڵبژاردندا ئەگەر دیقەتی بدەینێ من زۆربەی خولەکان کە ڕێکلامی بانگەشە برێن بانگەشەی لیستەکانم بینیوە سێکتەری هەرە گرنگ پەروەردەیە سێکتەرە گرنگەکە پەروەردەیە هەندێکیان بۆ معلوماتت هەندێکیان هەر لە ئەخیریان داناوە بۆ زانیاری جەنابەت و هەندێکیان لە بیریان چووە لە جوغزێک دایان ناوە لە شتێکی زۆر کەم و بێقیمەت ڕەچاویان کردووە یان بڵێن خستیانە ناو بەرنامەی لیستەکان هەندێکیان بە کۆمەڵێک یعنی گوتافی زۆر زۆر جوان لە ڕووی تیۆریەوە لە ڕووی بڵێن ناوەڕۆکەکە وشە سازیەوە زۆر قسەی جوان و بڵێن بەهێزن بەڵام تووەرە کاتێکە ئەم حکومەتە دادەمەزرێتن کاتێک لیستی زۆرین و یان چەند لیستێک پێکەوە بڕیار دەدەن کە حکومەت دروست بکەن هەر لە سەرەتای دەستپێکردنی لە سەرەتای دەستنیشانکردنی خودی ئەم کەسەی کە بۆ وەزارەتەکە دیاری دەکرێتن ئەتوانم بڵێم 150 بەو ڕیزبەندیە ناڕواتن بەو پلەبەندیە ناڕواتن کە پێوەرە بۆ دانانی خودی ئەم وەزیرە بۆ نمونە وەزیری ئێمە کە ئێستا قسە لەسەر ئەم دوو وەزارەتە دەکەن کە هەردووچیان تێکەڵچێشی یەکن و هەردووچیان تەواوکەری یەکن ئەم یەکێکیان وەزارەتی پەروەردە ئەمتیان وەزارەتی خوێندنی باڵایە تا چەندە ئەم حزبایان ئەم چەند حزبیان ئەم ڕەوتە سیاسی توانیویەتی ئەو کەسانەی کە کاندیدیان دەکات بۆ خودی ئەم دوو وەزارەتە چەندە توانیویانە بە ڕیزبەندی بە قۆناغبەندی بتوانن سەرجەم قۆناغەکان ببڕن کاکە وەزیری وامان هەبووە لەگە ڕێز و حرمەتم بۆ ئەم وەزیرە وەزیری وامان هەبووە کە یەک ڕۆژوانەی نەگوتیتەوە کاک محەممەد یەک ڕۆژوانەی نەگوتیتەوە لە ناوەندەکان ئەوەی کە مامۆستا بوخاری ئیشارەت پێدا ئەوەی کە مامۆستا برای بەڕێز مامۆستا بوخاری ئاماژەی پێکرد کاکەی لە ڕووی نەزەریەوە یەک وانەی نەگوتیتەوە معاناتی ناو پۆلیش نازانی چیە و ڕەنگە نەزانێ گرفتی قوتابی چە لە کاتێکدا کە بوویتە بۆ زیر بۆیە ئەو بڕیارانەی کە دەردەکرێتن لە ژوورەکە لە ئۆفیسەکەی خۆیەوە دەردەکرێتن ئاگای لە معاناتی مامۆستانیە ئاگای لە معاناتی بڵێن قوتابی نیە ئاگای لە معاناتی پەروەردەکارانی لە ناوەندەکانی خوێندندا گرفتی ئیدارەی ئاگە لێ نییە بۆیە ساڵانە دەبینین هەر وەزیرێک بە هەوەسی خۆیەوە کۆمەڵێک بڕیار دەردەکا ئەوەی کە وەزیری پێشتر هاتووە بە کۆمەڵێک بڕیاری جددیەوە بە کۆمەڵێک ڕێ و شوێنی جددیەوە قۆناغەکانی داناوەوە ڕێ و شوێنی بۆ دۆزیتەوە بۆی کە بتوانانی تەطبیقی بکات لە نیوەی ڕێگاشتن هێشتان جێبەجێ نەکراوە کابینەکە کۆتایی پێدەتن ئەمە هەمووی کۆتایی پێدەتن لەگەڵ تەواوبوونی کابینەکە هەر هەموو بڕیارەکانی وەزیری پێشوو کۆتایی پێدەتن بابەتم لەسەر ئەساسی زانیاری دەوێت ینی بەبێ دیڕاستەکردن ئەو هێنانی بابەتی خوێندن یاخود لادانی هەندێک بابەتون بەبێ دیڕاستەکردن لە هەرێم کوردستان ئەنجام دەدرێت ئەتوانم هەندێکی بڵێم کاک محەممەد هەندێکی بەبێ دیراسەکردنە هەندێکیشی ئێمە ئەوەی ئاگامان لێ بێتن یعنی بە ئینسافەوە قسە بکەین هەندێک لە وەزیرەکان ئەو ڕۆژەی کە دەست بەکار بووە خۆی گوتێتی ئاعترافی بۆی کردووە یعنی ئێمە ڕاستەوخۆی کە لەو مەجلیسە دانیشتووە ئێمە جێویستی بووینە کە گوتیتی کاکا من ئەمڕۆ بیم بۆ وەزیر بەڵام بە ئاعترافی خۆی گوتیتی کاکا من لەو شتانە نایزانم کۆمەڵێک خاڵ هەبوو کۆمەڵک شت هەبوو کۆمەڵێک سێکتەر هەبوو لەو سێکتەری پەروەردە دیتی کاکە من زانیاریم لەسەری نییە خۆتان دەزان ئەمە چێبڕچەی حزبی و چێبڕچەی سیاسی و پارتە سیاسەکانە وای کردووە کام کابینە دروست بێتن جا داوای کردووە کە سەرپەرشتیانانی بەڕێز و ئەو کەسانی کە بە ئەزمونن لە ناوەندەکانی خوێندن و بە ئەزمونن لە بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیاران و ئەو کەسانی کە ئەزموندارن لە ناوەندەکانی خوێندنیان ئەزموندارن لە خودی وەزارەتی پەروەردە وەکو ڕاوێژکار کۆی کردینەوە کۆمەڵێک معلومات و زانیاری و داتای لەو کەسانە وەرگرتووە جا ئەم وەزیرە کاتێکە یعنی هاتووە پرس و ڕاوێژی بەو کەسە بە ئەزمون و بە پسپۆرانە کردووە ئەمانیش هەندێکیان بەس بۆ ئەوی کە شوێن و پێگەی خۆیان بەهێز بکەن کۆمەڵێک شت هەبوو جێبەجێیان کردووە لە سەرەتا دوای سەبرخاوی تێکەوتو و ئەخیرەن وای لێ هاتووە کۆتاییەکەی بە نەقسانی ماوەتەوە ئەتوانم بڵێم لەو هەموو کابینەی کە بڕیومانە ئێستا نوێم کابینێتی دانیونیە نوێم کابینەیە تا ئێستای لەگەڵدا بێتن یەک سیستەمی سەرتانسەری یەک سیستەمی سابت و جێگیرمان نەبووە بۆ خودی وەزارەتی پەروەردە بۆ خودی سیستەمی خوێندن کە بڵێ کاکە هەر قوتابیەک ساڵانە کە داخلی قوتابخانە دەبێتن هەر قوتابیەک لە قۆناغێک بۆ قۆناغێکە دەگوازرێتەوە بڵێ کاکە ئەمە سیستەمە تەواو بە نمونە سیستەمی تاقیکردنەوەکان ئەمە سابتە و دەتەوێت 20 ساڵە بۆ شێوە دەڕواتن لە بنەڕەتدا سیستەممان نییە دەتوانم بڵێم لە بنەڕەتدا سیستەممان هەیە کاک محەممەد سیستەممان هەیە بەڵام سیستەمەکەمان بەڕاستی کرچ و کاڵە و کۆمەڵێک نقصانی تێکەوتووە باش دەگەڕێم
مامۆستاویستم ئەو پرسیارە بکەم لەسەر ئاستی زانستی نێو زانکۆکان بەگشتی بە تایبەتیش کە زۆر جار قوتابیانی زانکۆ کە لە زانکۆکانیان دەردەچن بەشێکی زۆری خەڵکی گلەیی لەسەر ئەوە هەیە کە لە ڕووی زانستی و توانەکانیان بەو شێوازە نییە کە دەرچووی زانکۆ بن. ئێستا بە تایبەت لە ئێستادا لە هەرێمی کوردستان باسی لە سیستەمی بۆڵۆنا دەکرێوانە کە قوتابی بێتە چەقی خوێندن و لەگەڵ سیستەمی ئەوروپی ببەستێتەوە بابەتی لەو شێوە هەیە. ئەو سیستەمە و سیستەمەکانی دیکە چەندە لە هەرێمی کوردستان لە ڕووی جێبەجێکردن و سەرکەوتو دەبێت بە تایبەتیش لە ڕووی توانستی زانستی قوتابیان. ڕاست خۆی مامۆستاجان قسەکردن لەسەر سیستەمی بۆڵۆنا کە من ئەتوانم لێرە بڵم خۆشبەختانە هەوڵێک هەیە بۆ قسەکردن لەسەرەوەی کە ئەم سیستەمە چەق بەستووەی کە لە پرۆسەی زانکۆدا هەیە لە پرۆسەی بەڕێکردن و دەرچواندنی ڕێژەیەکی زۆری قوتابیانی زانکۆ هەیە ساڵانە بەسەر جەم زانکۆیە حکومی و ناحکومیەکانی کوردستاندا جێگەی ڕخنە لێگرتن بووە، جێگەی پێداچوونەوە بووە، جێگەی بەخۆداچوونەوە و دەستنیشانکردنی کێشە بوو. ئەمە هەوڵێکی باشە، من لێرە گەشتبینانە بیر دەکەمەوە. بەڵام دەبێ و شاریش بین مامۆستا ئیشارەتی بۆدا کە سیستەمی جێگیر خۆی ئەزانی لە دنیادا لە هیچ وڵاتێک ئەمە ناتوانین بڵێن سیستەمێکی سابت هەیە کە بەبێەوەی دەستکاری بکرێت. ئەمە سیستەمە میشە لە پرۆسەی داڕشتن و دروستکردندا، ینی خۆی نوێ دەکاتەوە، خۆی فۆرمەڵە دەکاتەوە، خۆی ئەپدەیت دەکاتەوە لەگەڵ تێپەڕینی کات، چونکە مرۆڤ دەگۆڕێت، ڕۆژگار دەگۆڕێت، تەکنۆلۆژیا هەیە، بارودۆخی ژیان بەرەو گۆڕانکاری دەڕوا لە ڕووی ژیاریەوە پێویستە ئەم سیستەمانە خۆیان نوێ بکەنەوە. ئێستا ئەم سیستەمەی کە لە کوردستان لە زانکۆیەکان هەیە کێشەی هەرە سەرەکی ئەوەیە کە سیستەمێکی تاقیکردنەوەیە، ینی بە ئینگلیزی پێی دەڵێن ئێگزام بیست، واتە هەموو بنەڕەتەکەی ئیمتیحانە تاقیکردنەوەیە. قوتابی ئامادە دەکا لە سەرەتای وەرگیرانی لە زانکۆدا لە یەکەم وانەوە تا دوایین وانەی ساڵ بۆ تاقیکردنەوەی کۆتایی ساڵ. ئەمە کۆپیپەیستی سیستەمی بنەڕەتی و ناوەندیە لە کاتێکدا خۆی زانکۆ و عەقڵی گەورەی کۆمەڵگەیە، خۆی بنەڕەتی و ئامادەی بەرهەمی زانکۆیە، چونکە تۆ لەوێەوە کادێر دەنێریەوە ناو کۆمەڵگا دەرچوانی ئەوێ دەچنوانە دەڵێنەوە. دەبێت تۆ لەوێەوە چاکسازی پەروەردەیی دەست پێ بکەیت کە تۆ لە ناو زانکۆدا ئەم شێوازی ڕوانینی زانست بگۆڕی کە تەنها بۆ تاقیکردنەوە و لە ڕاستیدا تەنها بۆ لەبەرکردن و بۆ دەڕخکردن قوتابی بەڕێ نەکەی. ئەو زانستی کە وەری گرتەوە زانیارە لەبەری کات و لە ئیمتیحان وەکو خۆی کۆپیپەیستی کاتەوە دەربچێت و تەخەڕوج بکە. ئەمە سیستەمێکی زۆر کۆنە، بیرکردنەوەیەکی پەروەردەیی زۆر کلاسیکە، پێویستە ئەمە بگۆڕدرێ. ئەمە یەکەم قسەمە لەسەر ئەوەی کە ئایا سیستەمی زانکۆییمان تاکوێ بڕوا و چۆن چارەسەر بکرێت. سیستەمی بۆڵۆنا دیسانەوە دووبارەی دەکەمەوە، ناتوانیت تۆ بێی کۆپیپەیستی بکەیت. ناوێکی گەورەیە، ناوێکی جوانە، سەرکەوتنێکی باشە لە ئەوروپا کە لە کات خۆی یەکەم جار لە ئیتالیا لە زانکۆیەکان جێبەجێ کراوە، دوایی تەشەنەی کردووە لە وڵاتانی دیکەی ئەوروپی. ئێستا تۆ بێ ریزەڵتەکە ئەو نەتیجەیە وەکو خۆی کۆپی بکەی لە کوردستان لە زانکۆیەکان پیادەی بکەی، ئەمە خۆی ئەستەمەوە کێشە دروست دەکات. دەبێت تۆ بنکۆڵی ئەو بکەی، لە ڕیشەدا مامۆستایان ئامادە بکەی. پێویستە هەموو مامۆستایەکی زانکۆ لە کوردستان گەشتی پێ بکرێ، شاندی پێ بکرێ، بچێتە ئەوروپا و لەوێ پێشکەوتنی زانستی و ژیاری و توێژینەوە و تاقیگە و زانکۆ و هۆڵەکانی خوێندن و کتێبخانە و ئاستی سەقافی مامۆستایانی زانکۆی وڵاتانی ئەوروپی ببینێت. بەشەی لەو حاڵەتەمان ئێستا هەیە. زۆر خاوە، زۆر خاوە وەک پێویست نییە. پێویستە ئەوە وەزارەتی خوێندنی باڵا من لێرە ینی ئەم قسەی ئاڕاستی وەزارەتی خوێندنەوە بەسپاسەوە ئەگەر ئەم قسەی وەربگرن پێویستە هەموو مامۆستایەکی زانکۆ ساڵانە شان بکرێ بە وڵاتانی دەرەوە بۆی کە ئەم پێشکەوتنە ژیاری لەوێ لە پاشخوانی سیستەمی بۆڵۆنا ببینێ. بەڵام بە تێبینی ئەوەی گەشت لە پێناو گەژنا کە زۆر بەشێک لە گلەیەکانیش لە سیستەم گەشت لە پێناو گەشت بووە لە پێناو هێنانی ئەزمون و ئەزمونداریوە نەبووە. ئەکید ینی ئەوە خۆی قسەیەکی جەوهەریە کە هەدەفی ئەو گەشتە بریتی بێ لە وەرگرتنی ئەزمون و وەکو مامۆستا فەرمووی وەرگرتنی شارەزایی و ئەزمونی ئەو وڵاتانە خیبرەی زانستی ئەو وڵاتانە. ئەمە گرنگە. دووەم تۆ کە قسە لەسەر سیستەمەکە یەک سیستەمی بۆڵۆنا ناکرێ یەکسەر تۆ بێ پیادەیەکی لە خۆی سیستەم پلاک نییە دای بگری پیادە بکرێت، بڵێ گڵۆپێکە پلاکم داگە گڵۆپەکە پێ بوو. سیستەم پێویستی بەوەیە قوتابی شارەزا بکرێت. قوتابی ئێمە تا ئێستا قۆناغی چوارە نازانێت توێژینەوە بنووسێ، نازانێت راپۆرت بنووسێ، نازانێت ئینشایەک بنووسێ. ئەمە تۆ دەبێ ئەوەڵ شت ئاستی زانستی و هۆشیاری و توانستەکانی ئەو قوتابی بەرزکەوە بۆی لەگەڵ ئەو سیستەمە لێ ڕابێت، نەک دوازار تۆ سیستەمەکەش ئاستی سیستەمەکەش نزم کەوە. بەڵام ڕەنگە بەشێکی لە نیگەرانی قوتابیانیش بە تایبەتی ئەوەی لەسەر توێژنەوەی قۆناغی چوارە لەوە سەرچاوەیەکت بێ
کە ئەزمونیان لەوە هەیە ئەو توێژینەوانەی کە لە پێشووتدا ئەنجام دراون لە سەرڕەفەکانی زانکۆ کەوتون ڕاست و هیچ لە بابەتی زانستی سوودی لێوەرنەژی ڕاست خۆی ئەوەش گرنگە خۆی تۆ کاتێک قسە لەسەرەوە دەکەی قوتابی هەوڵەکی زانستی دەدا وەکو توێژنەوە یان مامۆستا وەکو توێژنەی مەیدانی توێژنەی تیۆریە پێویستی بەوەیە کە بایەخی پێ بدرێ من دەستخۆشی لە هەر مامۆستایەکەم کە توێژنەوەی قوتابیەکەی بکاتە پرۆژەیەک و لە ڕووی میدیاییەوە قسەی لەسەر بکە ئێمە دوێنێ لە کۆبنەوەیەک بووین قسەمان لەسەرەوە دەکرد میدیا پێویستە بە خێرهاتن و پێشوازی بکات لە نەتیجەی توێژنەوەی زانکۆکانی کوردستان و نەشریکە مارکتینگی بۆ بکات لە ڕووی بازارسازیەوە بڵێ ئەم توێژنەوە ئەم نەتیجەی هەبوو بۆی خەڵک بە هەندەوە تەماشای زانست بکات لە زانکۆدا بۆی خەڵک بڵێ زانکۆ شوێنی گۆڕاکاری لە کۆمەڵگەدا یعنی تا چەند ئەم پرسیارە زۆر جەوهەریە تا چەند زانکۆکانمان لە کوردستان لە مەرکەزی قەرارن تا چەند زانکۆکانمان توانستی بڕیاردانی سیاسی بڕیاردانی ئابووری بڕیاردانی بازارسازی بڕیاری کولتوری ئابووری کۆمەڵایەتی بڕیاری ژیانی خەڵک تا چەند زانست لە زانکۆدا بەو ڕادەیە بووە و دەرچوانی زانکۆمان بەو ڕادەیە توانیویانە ئەو گۆڕانکاریە پێشڕەوایەتی کۆمەڵگە بکەن لەو کە لە بنەڕەتدا دەبێت ئەوە ڕۆڵی هەبێت کە دەبێت ئەوە هەبێت من پێ بخۆشە ئیشارەت بە یەک شت بکەم کە ئومێدەوارم ئەو بەڕێزانە قسە لەسەر سیستەمی بۆڵۆنا دەکەن قسە لەسەر ئەو بابەتەش بکەن کە قوتابیانی ئێمە فێرخوازانی ئێمە لە زانکۆدا لەسەر ئەم شتانە پەروەردە بکرێن و ڕابهێنرێن پێویستیمان بەم توانستانە هەیە یەکەم قوتابیانی ئێمە پێویستیمان بە توانستی زمان هەیە ئێمە مامۆستا لە با بڵێن لە بواری پسپۆرەکەی خۆیدا کە لە با بڵێن ئامادەییدا کار دەکا ئەوە ئیشی با بڵێن مامۆستایە لە ئامادەییدا و لە پێش زانکۆدا قوتابی سەبرا پەروەردە بکرێ ڕابهێنرێت لە بواری زمان لە بواری فێربوونی زانیاری لە بواری چۆنێتی بیرکردنەوە چاڵاکیەکانی زانستی چاڵاکیە فیستیڤاڵی و دێدەوانیەکان و چاڵاکیەکانی دیبیت و سەمینار ئەوانە بۆی قوتابی کە هاتە ناو زانکۆ چاوجۆی کراوە بێت ئەمە زۆر گرنگە بۆ سیستەمی بۆڵۆنا بۆ هەر سیستەمێکە لە زانکۆدا پیادە بکرێت لە بنەڕەتیەوە دەست پێ دەکات لە ئامادەیەوە دەست پێ دەکات دێتە زانکۆ لە زانکۆدا تەواو دەبێت تۆ قوتابیەک بە سیستەمێکی کلاسیکی بەس لە بەرکردن بۆ ئیمتیحان بۆ نمرە وەرگرتن بێتە زانکۆ لە زانکۆ چاوەڕێ ئەوی لێ بکەی سیستەمێکی ئەوروپی تەطبیق بکە ئەمە زۆر هەڵەیە کەواتە دەکرێت بڵێم هەردوو وەزارەتی معنی و پەیوەندیدار بە بواری پەروەردە کە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵایە دەبێت لە هەماهەنگی تەواودان کە لە ئێستادا ئێمە ئەوە دەبینین کە لە هەماهەنگی دانین دەبێت تەنسیقێکی زۆر باشە بێ یەکتر تەواو بکەن پرۆژەی هاوبەشیان هەبێت لەگەڵ یەکتر دابنیشن پلانیان هەبێت ئەوە بەو شێوازە ناکرێت تۆ بێی هەر کامیان لە دۆڵێک بخوێنن ئەوە پێی ناوترێت چاکسازی پەروەردەیی و چاکسازی خوێن دوو خاڵتر بە خێرایی باسکەم مەسەلەی ئەوە کە قوتابیانی ئێمە فێری کۆمەڵێک توانست بکردن کە پێیان دەوترێت توانستەکانی سەدەی 21 توانستەکانی سەدەی 21 سەرجەم زانکۆی پێشکەوتوەکانی دنیای گرنگی پێدرێت توانستی ئاخاوتن توانستەکانی ئایتی کۆمپیوتەر توانستی بیرکردنەوەی ڕخنەگرانە توانستی پێشکەشکردنی سەمینار توانستی چارەسەرکردنی کێشاوی کە پێوترێ حل المەشاکل پرۆبلم سۆلڤینگ توانستی بازارسازی خۆشبەختانە ئێستا هەوڵێک هەیە ئەتوانم بڵێم بۆ نمونەوەی کە من ئاگدارم لە زانکۆی سەلاحەدین گرنگی پێدەدرێ ئەوەیە کە قوتابی چاوەڕێ ئەوە نەکات دوای ئەوەی کە تەخەڕوجی کە دوای ئەوەی کە دەرچوو حکوومەت یان کەرتی با بڵێن گشتی یەکسەر بێ بڵێ پێشوازی لێ دەکەم بڕوانامەکەت بێنە داد دەمەزرێنم ئەمە با بڵێن قوتابی ئامادە بکرێ بۆ ئەو قوتابیە خۆی فێری ئەو بێت لە بواری کاردا کار بۆ خۆی دروست بکات لە ڕێگەی شتێکە پێڵەن ئۆنترپرنەرشی واتە پێشەنگکاری قوتابی فێر بکرێت لە ناو سیستەمی زانکۆییدا بەو 4 ساڵە کە خۆی بتوانێت بازار بۆ توانستەکانی خۆی دروستکە دوای ئەوەی کە تەخەڕوجی کرد بە بیرکردنەوەی خۆی بتوانێت لە بواری کەرتی تایبەتیان بۆ خۆی بزنس بۆ خۆی دروست بکە ئەگەر بازاری گشتی لە کوردستان لە ڕووی ئابووری هاندەر بێت تەبان ئەگەر بازاری گشتی لە ڕووی ئابووری و لە کوردستان هاندەر نەبێت و دووبارە ڕسەکە دەبێتەوە بە خوری قوتابی فێر دەکەی چۆن بازار بۆ خۆی دروست بکە لە بواری کەرتی تایبەت کار بۆ خۆی بدۆزێتەوە و توانستەکانی بخاتەگەر بەڵام لەولاوە کەرتی تایبەتت قۆڕخ کراوە لەسەر کۆمەڵێک خەسک لەسەر کۆمەڵێک لەسەر چینێکی دیاریکراوی ئەریستۆقراتی لە کوردستان ئەمە خۆی کێشەیە دەبێت لێرە بازاریش لە کوردستان بشیاندرێت لەگەڵ پەروەردەدا و پەروەردە و زانکۆش بشێندرێت لەگەڵ بازار تەنسیق و هەماهەنگی هەبێت بۆ ئەو قوتابیە لە بواری پێشەکاریدا خۆی ئامادە بکات بازار بۆ خۆی دروست بکە کار بۆ خۆی دروست بکە چاوی تەنها لەوە نەبێت کە تۆ بێ لە کەرتی حکومیدا تاعینی بکەی و موچەی پێ بدەیت کە لە کاتێکدا کەرتی ئەهلی و کەرتی حکومی بێکەوە دەبێت تەواوکەری ئەو پرۆسەیە ناسارم دوو پرسیار ببەستمەوە بەیەک بۆی بتوانین باشتر قسە لەسەر بابەتە بکەین و ینی کات بەشمان بگا ئەویش
عفوا دوو کمنتم لەسەر قسەکەی مامۆستا بوخاری هەیە بەڵێ یەک لەوەی کە دەستی حیزب زۆر زاڵە لەسەر ناوەندەکانی خوێندن کە ئەوش گرفتی هەرە سەرچیە کە بەردەوام باز دەکرێت بابەتی دووەم یان پرسیاری دووەم لەسەر ئەوەیە کە ساڵانە ڕێژەیەک لە مامۆستایان خانشین دەکرێت لە ناوەندەکانی خوێندن هەم لە زانکۆ هەم لە ناوەندەکانی دیکە بەڵام شوێنگرەوەیان نییە ئەو دوو گرفتە ببستەوە بەیەک و دوو خاڵەکەت باس بکە بەڵێ بەدەوی بست بێمە سەر وەڵامی پرسیارەکە طبعاً وەکو تێبینێک سیستەمی وڵاتان ئەوەی کە من ئاماژەم پێکردەوەی برای بەڕێز مامۆستا بوخاریش ئاماژەی پێکرد گۆڕانکاری ئەگەر تێشدا بکەی لە شتی جوزئی دەکرێت مامۆستا محەممەد ئەگەر نا یعنی سیستەمی وڵاتان وڵاتێکی وەکو تورکیا کە لە دراوسەی ئێمەیە تانە بڵێم نزیکی سەدەیە کە سیستەمی پەروەردەی داناوە زۆر بەکەم گۆڕانکاری لە شتی جوزەکاندا دەکات ئەگەنا گۆڕانکاری کەمی تێدا دەکرێت لوبنانمان بینیوە بە هەمان شێوە سیستەمێکی زۆر ئەکتیڤی هەیە هەندێک لە سیستەمی وڵاتانی ئەوروپمان بینیوە بە هەمان شێوە ڕاستە لەگەر گۆڕانکاری و لەگەر ئەم پێشکەوتنەی کە کۆمەلگا بەخۆی وەدەبینێ تەکنەلوژیا بەخۆی وەدەبینێ هەندێک گۆڕانکاری جوزی تێدا دەکرێت گەنا وەکو بنەما سیستەمەکە سابتە و قوتابی کە ئەستی قوتابخانە و داخلی قوتابخانە دەبێت دەزانی سیستەمەکەی چۆن نەزانی چۆن تاقیکردنەوە دەکات زانی چۆن نمرەکانی بۆ دانراوە زانی چ منهەجێک دەخوێنێتە نەزانی منهەجەکان چۆنە لە وڵاتی ئێمە مامۆستا محەممەد یعنی گرفت ئەوەیە ساڵانە قوتابی مامۆستا بوخاری کە ڕوبەڕووی یەکەم ڕۆژ کە داخلی پۆل دەبینێمە بە تایبەتی پۆلی دوانزەی کە بەر لە قۆناغی بنێن زانکۆ پەیمانگایە بەر لە هەموو شتێک دەڵێ مامۆستا ئەم ساڵەکە سیستەمی تاقیکردنەوەکان چۆنە وەکو ساڵی ڕابردوو دەبێت یان گۆڕانکاری تێدا دەکرێت دابەشی نمرەکان چۆنە چەندی حساب بۆ چەندی حساب لێ پۆلی 10 زمان بۆ هەژمار دەکریان بۆ من هەژمان ناکرێت ئەمە گرفتە بەڕاستی نابێت پەروەردە بۆ شێوەیە بەم سقەتێ بڕواتنە بێ سیستەمێکی تۆکمەدا بدرێتن بۆ ئەوەی قوتابی خوێندکار بزانێتن پێشساوی ڕۆشن بێتن بۆی چۆن بەرەو پێش بچێتن وە چۆن پەرە بە خوێنی بداتن تێبینی دووەمم زانکۆکان مامۆستا بوخاری کە دەبینین هەندێک لە زانکۆکان ساڵانە لە جیاتی بۆ بەرەو پێچوون و توانستی زانستی خۆیان بۆ ئەکتیڤکردن و پەرەپێدانی زانست و معریفە لە ناوەندەکانی زانکۆ ئەبینین هەندێک کۆمەڵێک دیبیت و پانێڵ دەکرێتن تەنها باز لە شتی سیاسی دەکرێت ئەمەش ملاحەزەیە کە بەڕاستی یعنی ناکرێت بەو شێوەیە هەرێکێ بێ لێرانە سەرکردێکی سیاسی عەرزی بڵێن پرۆژەکانی خۆی بکالێ من نەمبینیوە ساڵانە کە دەبینی ئەو پانێڵانە کە دەکرێن زانکۆ گەورەکان لە کوردستان بەتایبەتی و زانکۆیانێک کە ناودارن یعنی تو تەماشاکە تا تەواو دەبێتن لەوانەیە بڵێم ڕبعێکی بەشی ئەوە ناکاتن کە مناقەشە گفتوگۆ لەسەر ئاسی زانستی و لەسەر ئاسی زانستی و معریفی هەم لە ناوەندی ئەم زانکۆیە هەم لە ناوەندەکانی زانکۆکانی تریش لە هەرێمی کوردستاندا ڕەوشی زانکۆکانمان شڕۆڤە ناکرێت قسەی لەسەر ناکرێت نەما دوو تێبینین لەسەری هەبوو مامۆستا محەممەد سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزێت بەڵێ داخی گران کە حزب زۆر جار یعنی دەستی خستۆتە هەموو جونگەکانی ئەم وڵاتە یعنی یەکێک لەم جونگانەکە ئێمە بەدەستیەوە دەناڵێنین کە ئەبینین بە زەقی دەستی خستۆتە ناوی ئەویشان کەرتی پەروەردەیە ئەتوانم بڵێم یەکێک لەو گرفتانی لەو هۆکارانی کە ئاسی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندندا پاشەخشە دەکاتن و بەرەو پێش ناچێتن بەڕاستی دەستێوەردانی حزبیە یعنی بە نمونەیەکی سادە بینینەوەکە لە زۆربەی ناوەندەکانی خوێندن لە زیاتیەوەی ساڵانە یان 4 ساڵ زارێکا کە ساڵانە لەوانەیە کەم بێ بەڵام 4 ساڵ زاڵێک وەکو خولی پەرلەمانی کاکە بەڕێوەبەر و دیاریدەدەرانی ئەم قوتابخانەیە با لە ڕێگای CV و لە ڕێگای هەڵبژاردن دەرێت لە ڕێگای تاقیکردنەوەیکی زانستی و ئیداری دەڵێ بەو شێوەی گۆڕانکاری و دەستاودەستی تێدا بکرێ یعنی زۆربەی ناوەندەکانی خوێندن نەک 4 ساڵ سواری دیکەشی بخەسەرێ دەیت کەشی بخەسەری هێشتانێکە بەڕێوەبەر و یاریدەدەرەکان لە شوێنی خۆیان ماونەوە و ڕەنگە زۆر جاری وهەیە گرفتیشان بۆم قوتابخانە دروست کردووە لە حاڵەتێکدا ئەم بەڕێوەبەرە دەگۆڕێتن ئللا ئەگەر بێت و یعنی شتێکی خوا نەخواستە فەسادێکی ئیداری یان فەسادێکی پێچەوانی کاری حیزبی یان پێچەوانی کاری حیزبی بزولێتەوە ئەو کاتە عقوبەیەکی حیزبی لۆ دەردەچێتن ئەگەنا محاڵە دەگمەنە کە بکرێتن بڵێن کاکە وەڵا ئەم بەڕێوەبەرە لەبەرەوەی ئەکتیڤ نەبووە لەبەرەوەی نەیتوانی و ئەزمونەکەی بە جوانی بڵێن پیادە بکاتن وەزارەت لایداوە یان فرانە پەروەردە لایداوە لە شوێنەکەی بەشێکی کەما لەسەر ئەو پرسیارم سەر ئەو مامۆستایانە بوو کە خانشین دەکرێن بکات بەداخەوە لە هەرێمی کوردستان سوود لە ئەزمموی ئەو کەسانە وەرناژرێت کە لە ڕووی پەروەردەوەوە بەشێکی زۆریان ئەزموندارن کە خانشین بوو
دەبێت بچێتەوە ماڵ و لە پارکەکان بگەڕێ و بسۆڕێ لەگەڵ ئەوەی کە من ئاگادارم لە دەرەوە سوود لە ئەزمموی ئەوانە وەردەگیرێ بە ئەو مامۆسایانی کە تازە دەرچوون لە زانکۆکاندا بەوەی لە بواری پەروەردەیی ئەزموندار بکرێت لەگەڵ ئەوەشدا هیچ مامۆستایەک ناخرێتە شوێنیان گرفتی هەرە سەرەکی لە خوێندنگاکان و قوتابخانەکان میلاکاتە بەدڵنیاییەوە ئەمە جێچێکە لەم گرفتانە کە حکوومەت تا ئێسانەکە نەیتوانیەوە دەستەوەسانە بەرامبەری دەستەوەسانەکەی لەبەر ئەوە نییە کە شتێکی زەحمەت بێتن کاکە شتێکی زەحمەت نیە ڕاستە ئەو 4 ساڵ و 5 ساڵی ڕابردوو قەیرانی دارایی هەبوو نەتوانیوە موچەی مامۆسایان و موچەی فەرمانبەران دابین بکەی کاکە ئێستا ڕۆژی دارایی بەرەو پێش چووە خۆ دەکرێت کاکە ئەو ساڵ و ساڵی پێشترش بتوانی بە بەرنمەیەکت دابڕش بایە بەلایانی کەم ئەو 2 ساڵی ئەو ڕێژە زۆری کە مامۆسایانی ئەزموندار کە تەمەنی بڵێن پرۆسی پەرودە فێرکردنیان لە ناوەندەکانی خوێندن تەواو دەبێتن و خانەنشین دەکرێن کاکە ئەو ژمارە زۆرە خەڵکی بخەو شوێنی یەک بەکاری بێنە وەکو زەنا بگوتت بەکاری بێنە بۆ ئەو مامۆسایانی کە تازە تەخەڕوز دەکەن بۆ ئەو قوتابی و خوێندکارە بە ڕێزانی تازە تەخەڕوز دەکەن ئەخزا کاکە ناوەندەکانی زانکۆمان بەو شێو بەو حاڵەیە بۆیە دەبینی تەماشا دەکەین کە ئەوانەی کە تەخەڕوز دەکەن لە ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکان دەبینی کە ئەیبەی بۆ شوێنێک بۆ ناوەندێکی خوێندن سەرکەوتو نابێتن بۆ لەبەرەوەی ئەزمموی کەمە ئەزمموی نیە گرنگە بتوانرێتن سوود لە ئەزمموی ئەو مامۆسا بەتەمانەوە وەربژێتن و بتوانین هەم ئەوان مەشغوڵ بکەی بەکارێکەوە هەم بتوانین توانستی ئەوانیشیان شێوازی وانە گوتنەوە بۆ مامۆستا تازەکان و بۆ ئەو قوتابی خوێندکارانێک کە تەخەڕوز دەکەن لە زانکۆ پێیان بگوترێتەوە. مامۆستا بوخاری هەرچەند ڕەنگە ئەمە گلەی ئەومان هەبێ ئەو کەسانی کە لە بواری پەروەردەیژن هەم نووسینیانەیە هەم قسە زۆر دەکەن بابەتەکانیان وە خۆی لێوە ناژیریان ئەسڵەن گویان لێ ناژی بەڵام با ئەمە ئەوە تێپەڕێنین لەم بابەتەی کە ئێمە بەگرفتماندانا چۆن دەتوانین چارەسەری بکەن کە گرینگە ئەگەر هاتوو گوێمان لێ گیرانە ئەگەر هاتوو کەسێک وەک خۆت گوتن لە دروسۆزیەوە کارێکی کرد بەرامبەر بەو ڕەوشەی کە لێستا لە بواری پەروەردە لە هەرێمی کوردستان هەیە چارەسەر لە چیدا دەبینیەوە زۆر بە کورتی چارەسەر بە بۆچوونی من بریتە لەم گفتوگۆیانە لەم ڕاجاییانە کە هەن لەم دەنگەشە و توێژ و ئەوانە کە لە ناوەندەکانی پەروەردەیی زانکۆدا بکرێت و سیاسەتوانانی پەروەردەیی تێکەڵ بکرێنەوە جارێکی دیکە لەگەڵ ئەو کەسانی کە لە ناو پەروەردەدا ئیش دەکەن ئەوانەی کە لە ناو پەروەردەدا ئیش دەکەن بهێنرێنە ناو ناوەندەکانی بڕیار ئەوانەی لە ناوەندەکانی بڕیاردن ئەوانە بن کە خۆیان پێشتر ئەزمموی کرداریان هەبووە لە ناوەندەکانی خوێندندا وەروەها تەنسیقێکی زۆر باش پلانێکی زۆر باش لە نێوان یان جۆرێک لە هەمەکچێتی و یەکتر قوبوڵکردن لە یەکتر تێگەیشتن لە نێوان ناوەندی و ئامادەی و بنەڕەتی بە وەزارەتی پەروەردە وەروەها وەزارەتی خوێندنی باڵا کە لە زانکۆیە لێکتر تێگەیشتنێکی هاوبەش ڕێکەوتنامەیەکی لێکتر تێگەیشتنی هاوبەشە بێ ساڵانە پانێڵ بکرێت لە نێوانیاندا بۆ دەستنیشانکردنی کێشە پەروەردەییەکان و قسەکردن لەسەر چارەسەرەکان و بە بۆ چوونی من گەورەترین چارەسەر ئەوەیە کە ئێمە خەڵکێکی زۆر لە کوردستان کە لە بواری پەروەردەدا خەمیەتی دڵسۆزە ئەوێ گۆڕانکاری پەروەردە بکرێت لە مامۆستایان لە پەروەردەشکاران ببرێنە دەرەوە و خەڵکیشی دەرەوەش بهێنرێتە کوردستان ئەم دیالۆگە دروست بکرێت وەروەها فرەیمێک ینی با بڵێن چوارچێوەیەک دروست بکرێت چیمان پێویستە کوێی پەروەردە دەستکاری بکەین بۆی کە سیستەمێک لە پەروەردەدا دابڕژێ قاڵبێکی پەروەردەیی لە کوردستان دابڕژێت کە بۆ پاشخانی کولتوری بیرکردنەوەی کۆمەڵگەی کوردی بۆ سیاسەتی کوردستان بۆ ئابووری کوردستان بۆ پاشخانی کۆمەڵایەتیانی کوردستان پاشخانی ڕۆشنبیرێتی کوردستان گونجاوە لە ڕووی فەرهەنگیەوە و گەورەترین چارەسەری پەروەردەی هەموو کێشانە بە بۆچوونی من لەوەدا دەبێنێتەوە کە ئێمە لێکتر تێبگەین کە ئەو کەسەی پێشتر کردوێتی بە دیراسە کردوێتی و ئەوەی کە من دەیکەم بە میزاج نایکەم بە دیراسە دەیکەم ئەگەر وەزیرە بەڕێزەکان لەگەڵێکتردا بنیشن بە دیراسەکردن بە بۆردی توێژینەوە لەسەر ئەساس یان چەند توێژینەوە لە کوردستان لە بواری چاکسازی پەروەردەییدا کراوە چەند توێژینەوە لەسەر ئەم قسانێک کە برای بەڕێزی مامۆستا نەوزاد کردوێتیوە من کردومە چەند توێژینەوە لەسەرەوە کراوە چێ دەخوێنێتەوە چەند ئەوانەیە کە لە بواری پەروەردەدا گۆڕانکاری دەکەن بڕیارەکان دەردەکەن کە دەست دەکەنە قەڵەمێک بۆ بڕیارێک چەند توێژینەوەیان خوێندێتەوە کە لەسەر کێشە جەوهریەکانی پەروەردە و چارەسەرەکانی چەند کەس گوێ لە پسپۆڕانی پەروەردەیی دەگرێت کە لە وڵاتان دێنەوە کە دابنیشن بۆردێک دروست بکەن ئەنجامی توێژنەوە بێن ئەم بڕیاران دەربکەن بە بۆچوونی من کاتێک کە دەستشان ئەم کێشانە بکەین دەگەینە ئەوەی کە دەواازەیەک بدۆزینەوە لەوێدا کێشە پەروەردەییەکانمان
چارەسەر بکەین و ئەم تەنانەت ئەم ڕاجاییەش کە هەیە لەسەر ڕوانینمان بۆ شتێک ئەمە دەبێت هۆی ڕەوڕەوەیەکە بیرکردنەوەی پەروەردەیمان بەرەو پێش دەبا و کێشەکانی پەروەردەمان بە نەتیجە دەگەێنێت. هەمان پرسیار بە تایبەتیش کە ڕەنگە ئێمە وەگەوەی بە گرفتمانانە بە حەقیقی و لە واقعیشدا هەر گرفتە، چونکە هیچ کەس ئێستا دڵنیان نییە لەوەی قوتابیەکەی خۆی بە تایبەتی هەم لە باخچەی ساوێنە لە یەکی بنەڕەتی دەنێرێتە قوتابخانەی حکومی کە ئەو جیاوازش ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، قوتابخانەی حکومی و ئەهلی جیاوازیش یەکزار زۆری لە ڕووی کوالیتی و فێربوونە هەیە. هەمومان ناسانین بۆی لە جیرفانی خۆمان لە قوتی خۆمان بگرین و قوتابیەکانمان و ڕۆڵەکانمان بنێنین لە بە قوتابخانەی ئەهلی کە دەزانین لەوێ کوالیتی خوێندن ڕێژەیەکی زۆر باشە و لەوێ قوتابی فێر دەبێ قوتابیش لە قوتابخانەی حکومی لەو دۆخەن ناهەموار و نالەبارەدایە دەتوانین چارەسەر لە چیدا ببینینەوە. من پێم وایە حکوومەت دەبێ بەر لە هەموو شتێک بۆ ئەوەی ڕەوشی پەروەردە بەرەو پێش بچێتەوە بەر لە بڵێن لایەنی خوێندنەوە دەبێ بەڕاستی ژینگەی قوتابخانەکان لەبار بکات، ژینگەی قوتابخانەکان چارەسەر بکات. مامۆستا محەممەد ساڵانە بەڕاستی و وەزارەتی پەروەردە بە تایبەتی حکوومەت دەبێ بۆ کەرتی پەروەردە بۆ خودی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندی باڵا کە ئەم دووە هەردووچیان معنین بەو ڕەوشی پەروەردە ئەبێ بودجەیەکی باش بودجەیەکی چاک دیاریکراو بۆ ئەم دوو وەزارەتە دابین بکرێتن بەڕاستی چارەسەری ئەم گرفتانی بۆ بکرێتن کەمی بینا چارەسەر بکرێتن چکە ڕەوشی بیناکانی قوتابخانەکان بەڕاستی لە ڕەوشێکی زۆر خراپدایە. ڕێژەیەکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستاندا من دەتانم پێت بڵێم نزیکەی سەدا 30 قوتابخانەکانی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستاندا بە ناو شار و قەزا و ناحیە و گوندەکانەوە کەلکی خوێندنیان نییە، سەدا 30 کەلکی خوێندنیان نییە، سەدا 20یان مەترسی ڕوخانیان لەسەرا، سەدا دیان لە خانی قوردا لە بینای قوردا دەژین. یعنی ئەمانە هەمووی گرفتە بەڕاستی نەبوونی بینا هەموو ساڵێک وەزارەتی پەروەردە خودی وەزیر ئەم گرفتە باز دەکاتن بەڵام چارەسەریان بۆ نەدۆزیتەوە. ئێستا حکوومەت دەبێ بیر لەوە بکاتەوە ئەگەر بیاوێت ڕەوشی پەروەردە چاک بکاتن ئەبێ بودجەیەکی چاک بودجەیەکی باش قەرەبووی بەلایەنی کەم قەرەبووی چەند ساڵی ڕابردووی بکاتەوە بۆی بتوانێتن بینا قوتابخانەکانمان بۆ چاک بکاتن، کەش و هەوایەک بدۆزێتەوە، کەش و هەوایەک بڕەچێنێتن. بەڕاستی باوکان و دایکان بیر لەوە نەکەنەوە منداڵەکانیان کاتێک کە دەیانێرن بۆ قوتابخانە لەیەکی بنەڕەتیوان لە باخچەی ساوایانەوە یەکسەر ڕوو لەوە بکە بڵێ کاکە حکومی و کەلکی ئەوەی نماوە بە کەلکی ئەوە ناوێ ژینگەکەی ئەوەندە لەبار نییە بتوانن بینێرمە ئەو شوێنە هیچ لێ فێر نابێتن ئەینێرتن بۆ شوێنێکی هەلی و ئەم مەسروفە زۆرشی دەکاتن. ئەگەر ئەم جیاکاریە نەهێشت ئەگە بتوانی بڵێن کەرتی حکومی یان خوێنی حکومی پەرە پێ بداتن بەڕاستی ئەکرێتن چارەسەرێکی باشە و بۆی بدۆزێتەوە. ئەمە عیلاجێکە لە ڕووی پەروەردەییشەوە بەڕاستی مامۆستاکان و کوردای بەڕێزم مامۆستا بوخاری ئاماژەی پێکرد ئەبێت دیالۆگێک لە نێوان مامۆستایانی هەرێمی کوردستان و لە نێوان مامۆستایانی وڵاتانی پێشکەوتووی بە ئەزمون بەیەکەوە یانی ئێمە بنێردرێن بۆ وڵاتانی دەرەوە یان وڵاتانی دەرەوە بهێنین بۆ ئێراگەر کەم مەسروف بێتن بۆی دیالۆگێک بدۆزێتەوە باز لەوە بکرێتن هۆکارەکانی بەرەو پێرچوون و پێشکەوتنی ڕەوشی پەروەردە کەرتی پەروەردە لەو وڵاتانەدا چۆن پێشکەوتووە هەموو لایەنەکان هەموو جونگەکان ڕەچاو بکرێتن بۆی بتوان ئێمەش زەوێک بەڕەخسێنین کەرتی پەروەردە تەکانێکی پێ بدەین ناوەندەکانی خوێندنمان زیاتر ڕاستی تەفعیل بکەین بۆ ئەوەی نەوەیەکی تەندروست و کۆمەلگایکی تەندروست لە داهاتوودا دروست بکەین. نەو قسەی کە مامۆستا ئیشارەی پێدا ئەگەر ئیزافەی بۆ بکەم تەواوی کەم بەڕاستی ئەوەی کە باسی ناوەندی خوێندنی کرد لە ڕووی فیزیکیەوە وەکو پۆل وەکو خوێندنگا وەکو با بڵێن ئەو قوتابخانە لە ڕووی بیناوە بەڕاستی ئەمە بۆ زانکۆش ڕاستە، ئەم قسەیە پاڵپشتی دەکەم بۆ زانکۆش ڕاستە. گرفتی زۆر گەورە لەو بابەتەدا لە زانکۆ حکومیەکاندا هەیە و پێویستە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینی زانستی بودجەیەکی زۆر باش تەرخان بکات بۆ ئەم زانکۆیانە کە لە ڕووی فاسیلیتیان لە ڕووی هۆکارەوە هۆکاری تەکنۆلۆژی ینی هۆکاری بینا خاوێنی بینا مەرجەکانی تەندروستی ڕاحەتی پۆل کە تۆت لەو پۆلەدا چەند توانین چاڵاکی بکەی با بڵێن قەبارەی ئەو پۆلە چەند گونجاوە بۆ چاڵە چەند قوتابی توانێت یەکێک لە کێشەکانمانەوەی قوتابی گەلێک زۆر دێتە زانکۆ بەبێ ئەوەی شوێنی پێویست هەبێ بۆ ئەو قوتابیە بەبێەوەی پۆل هەیە 50-60 پۆل هەیە 6 تەڵەبەی تێدا ینی ئەمە لە ڕووی پەروەردەییەوە وەک چۆن تۆ ئەگەر ناوی بنم ئەمە کفرێکی پەروەردەییە تۆ لە یەک سەعاتدا دەرس بە وانە بە 6 قوتابی بڵێتەوە بە جۆرێکە لە سەربازگەی پەروەردەیی ئەمە پێ ناوترێ پۆل. لەبەرەوە ئەم قسانی مامۆستای بەڕێز فەرموویان بە نسبەت قوتابخانە لە زانکۆشدا ڕاستە پێویستە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بە هەندەوە تەماشای چاکردنی ڕەوشی بینا و
ئاستی پێداویستیە سەرەتایی هەرە سەرەتا یعنی ئێمە بەداخەوە ئێستا قسە لەسەر و بابەتانە بکەین خەڵک لە وڵاتان زۆر لە ئاستی قسە لەسەر ئاستی دیکە دەکا بەڕاستی بەڵام ئێمە هەر قسە لەسەر و بابەتان دەکەین چکە بن بەست دەگەیشت مامۆستا شێرزاد حەسەنیش کە لە بواری پەروەردەی قسەی هەیە زۆر قسەی لەسەر قوتابی بنەڕەتی هەیە دەڵێ هەر کاتێک ماڵ قوتابخانە لە ماڵ و کۆڵان خۆشتر نەبوو ئەوە ئەو قوتابیە لە ڕووی فێربوونەوە فێر نابێت هیوادارم کاتم دابن کە تێز و ڕوونکردنەوەکانتان لە بەرنامەی لە پایتەختەوە پێشکەشی ئێمە و بینەران و بیسەران کردبێ مامۆستا نەوزاد عومەر جێگری لقی هەولێر یەکێتی مامۆستایانی کوردستان سوپاس دەکەم مامۆستا بوخاری عەبدوڵای قەسری مامۆستای زانکۆ نووسەر لە بواری پەروەردەی سوپاسان دەکەم کە میوانی من بوون لە پایتەختەوە بەڕێزان و خۆشەویستان سوپاس بۆ جێگرتنتان سوپاس بۆ هاوکاران تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ